ساڵی پار بەهۆی پابندبوون بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆوە کەرنتینە کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو نەمانتوانی یادێکی پێویست بکەینەوە ئەوەی کە شایستە بە تاوانی کیمیابارانی هەڵەبجە. ئەم ساڵ ئومێ دەکەین دەرخستەمان ئامادەکە ئاراستی وەزارەتی شەیدان و کاروباری ئەنفارکراون کرد پێ نزیک بە 1 مانگە چاوەڕانی دوا بڕیاری بەڕێزیانین هەم بۆ سەرفکردنی ئەو بڕەپاری کە داوامان کرد کە بڕێکی کەمە و بۆ شێوازی یادەکەیش کە دوجار لەلایەن وەزارەت و بڕیار بدێ بەڵام دوجار خەڵکی هەڵەبجە و ڕێکخراوەکان و کەسوکاری شەیدان هەمووان کۆکن لەسەروەی ئەمساڵ هیچ نەبێ قۆناغێ لە ساڵی پێشووتر بتوانین یادەکە بەرینە پێشەوە. ڕاستە تا ئێستش مەترسی کۆرۆنا بە جۆرێ لە جۆرەکان هەرماوە چاوەڕوان نەکەین ڕێنمایی وەزارەتی تەندروستیۆن بێ بەڵام ئومێ دەکەین خەڵک بە گروتینێکی بەجۆشەوە بێن ئەمساڵ کەس داوت ناکەین بەڵام هەموو کەس خاوەن ماڵە بتوانین یادی هەڵبجە بەرزڕا بگیرێ بۆ و یادا ساڵ بۆ ساڵ شێوازی باشتر وەربگرێ و داواکاریەکانی خەڵکی هەڵبجە لانیکەم ئەو پێداویستیانی کە هەم بۆ پارێزگاکان بۆ کەسوکاری شەیدان بتوانین لە یادی 16 ساڵانە ئەبدێتی کەینەوە پیشان بە هەم حکومەت و حکومەتی عراقی و حکومەتی هەرێمی کوردستان بدرێتەوە.